بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین لەبارەی کێشە تەندروستیەکان یارێمی کوردستان، بالیکردنی کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان و چۆن وا بکەین لە ڕێگەی یاساوە یاسای بیمەی تەندروستیمانە بێ لە هەرێمی کوردستان و بتوانین لە ئەو بەش و پشکەی کە لە بەغدا هەمانە لە دەرمان لە کەرەستە و پێویستی تەندروستی بتوانین بەش و حەقی خۆمان وەربگرین. گفتوگوێن پرس و باس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر چالاک خەشانی ئەندامی ئەنجومەنی باڵای سندیکای پزیشکانی کوردستان. دکتۆر سڵاو لێبێ. زۆر بەخێر بێ. دکتۆر هاوڵاتی گلەیەوە کا دەڵێ هەرێمی کوردستان یعنی خەریکە بە تەواوی کەرتی تەندروستیەکەی بە ئەهلیە کرێ. یعنی دەڵێ جاران دەچێنە خۆشخانەیەکی حکومی هەموو پێویستیەکانیان بۆ دابی نەکردی و 5,000 10,000 15,000 کرد بۆ نەخۆشیێکی ئاسایی ڕۆژانە. بەڵام دەڵێ ئێستا شتێ لە نەخۆشخانە ئەهلیەکان گەڕاوەتەوە. لەوە خۆتان وەک پزیشکان ستان بمە کردووە حەت. بەڵێ زۆر ڕاستە بەداخەوە یعنی ئەتوانم بڵێم پێشتر کەرتی تەندروستی بە تایبەتی لە سلێمانی ئێمە شانازیمان پێوە کرد کە کەرتێکی زۆر پێشکەوتووە لە زۆر شارەکانی عێراق زیاتر پێشکەوتووە. بەڵام ئەم بارودۆخی کە هات نەبوونی موچە و قەیرانی دارایی و دواکەوتنی موچە بەڕاستی وای لاتەوە کەرتی گشتی خەریکە بە تەواوی ئەکەوێ یعنی کەرتی گشتی وای لاتۆ زۆر لاواز بووە. ئەمەش بۆتە هۆکاری ئەوەی کە کەرتی گشتی لاواز بۆ یعنی نەخۆشخانەی تایبەت و ئەهلی زیاتر بکرێتەوە یعنی ئەتوانم بڵێم کەرتی گشتی جۆرێکە لە ئەنقەس کەرتە گشتەکەی هەمال بکە و ئیتر بۆی خەڵک خۆ نەخۆشکە و لە ماڵەوە بەدەم ئازارەوە ناتلێتەوە مەجبورە ئەگەر قەرزی کردووە سواڵی کردووە و دەڵێ بچێت بۆ نەخۆشخانەیەکی ئەهلی. بەڵێ وەڵا نازانم بەڕاستی یعنی ئەمە بەرنامەی حکوومەتی هەرێمە کە کەرتی تایبەت زیاد بکایان پشتگیری کەرتی تایبەت بکە بەڵام خۆی لە ڕاستیە نابێ یان لە هەموو دنیاە کەرتی گشتی هەیە کەرتی تایبەتیش هەیە. ئێمە هیچمان لەوە نییە کە کەرتی تایبەت نەبێ بەڵام لە هەموو دنیاە کەرتی گشتیش هەیە خزمەتی خەڵگەکە یعنی تۆ هەموو کەسێک ناتوانێت بچێت سەردانی نەخۆشخانە ئەهلیەکان بکە. بە تایبەتی لەم بارودۆخی ئێستا هەیە بەڕاستی هاوڵاتیان بارودۆخیان زۆر خراپە یعنی تۆ کە موچە نەبێت و لەو لاشەوە نەخۆشخانە حکومیەکان وای لێبێ کە لەبەر نەبوونی دەرمان و پێداویستی و یعنی میزانی و ئەمانە یعنی وای لە هاتووە لە نەخۆشخانە حکومیەکانی زۆر شتێ بە پێڵەنی بچە تایبەت یعنی وای لە هاتۆ زۆربەی بە ئەبێ هاوڵاتی پارە بە لەم بارودۆخەیە کە موچەی نییە. بەڕاستی یعنی نازانین ئەمە بەرنامەی حکوومەتە خۆی ئێوە کەرتی گشتی بەرەو لاواز بوون بڕوە یان هۆکارەکان هۆکاری ئەو هۆکار و قەیرانانەیە کە نەبوونی موچە و پێداویستی. تۆ چی لێ تێگەی خۆ جاران هەر تۆ لە نەخۆشخانەیەکی گشتیە بەڵێ نەشتەرگەریتانە کرد ڕۆژانە سەدان نەخۆشتان بەڕێە کرد وڵاتی شتێک پارەی کەمیەدا و بەڵام هەستێک کرد حکوومەت خزمەتێکی کردووە بەس ئێستا هەر دێتە کەرتە گشتێکەش ئەوەندە پارەی لێ وەرەگیرێ دڵێ وڵی جاخۆم هەموو هیلاکەت و ئەوە سمالێک. واللهی وەکو باسم کرد یعنی لە شاری سلێمانی بە تایبەتی یعنی کەرتی گشتی زۆر پێشکەوتوو بوو یعنی ئێمە بەردەوام شانازیمان بەوە کرد کە کەرتی گشتی تەندروستی لە سلێمانی لە عێراقا یەکەمە بەڵام ئێستا وای لە هاتووە کەرتە گشتێکە زۆر لاواز بووە یعنی نەخۆشخانە حکومیەکان هیچ شتێکی تیان نەماوە یعنی لە ماوەیە بیستمان لە نەخۆشخانەی شار و چەند نەخۆشخانەیەک ئامێری تشکی ئەمارای و سیتیسکان لە ئیش کەوت بوو نەبوو یعنی هاوڵاتیە کە بچێتە فریاکەوتن پێویستی بەوەیە ئەشعی کە پێڵێن تەنوریە ئێمارایە ئەمانی بۆ بکرێ کە تۆ پێداویستیەکان نەبوو مەجبورە نەخۆشەکە بنێریتە نەخۆشخانەی ئەهلی. جا ئەمە بەڕاستی چاک بۆ تۆ ئێستاش باش نەبوو ئێستاش نەخێرن لەمە لەبەر دواکەوتنی میزانیە و کە وەزارەت سەحا یعنی ئێستا پێسی بە ئێمارای بێ لە نەخۆشخانە ئێستا ئەشعی سیتیسکانیان ئێمارای لە نەخۆشخانەی شار نییە تۆ بێ بچیتە لە دەرەوە بیکەیت تەنها لە خەستەخانەی شۆڕشەیە بەڵێ لە گشتەکان لەوێ هەیە یعنی خۆی ئامێر و پێداویستی بەردەوام زمانی هەیە زمانی ئەبێ سیانە بکرێشت بکرێ بەڵام حکوومەتی هەرێم وەزارەتی تەندروستی پارە نادا بۆ سیانەکردنی ئامێرە پزیشکەکان یعنی بەڕاستی ئێمە کە ئیبینین ڕاستە یعنی کەرتی تایبەت وەکو وتمانە بێ هەبێ بەڵام ئەبێ ڕێک بخرێتەوە ناکرێتەوە کەرتی حکومی بۆ بمرێنی. ئێستا ئەزانین چی بەداخەوە من چەند جارێک لە زۆر لە بەرنامە و لە دەرفەتەکانەوە تومە یعنی
ئێمە چەند وەزارەتێکی سەحات چەند وەزیر لە دوای وەزیر وەزارەت گۆڕانکاری بەسەر هات نەیانتوانی سیستەمی تەندروستی جیا بکەنەوە یعنی پێم سەیرە یعنی شتێکی ئەوە نەقورس نییە ئێمە نابێ زۆر جار بینیمانە وەفدەکانە نێرم بۆ ئەوروپا بۆ نازانم ئیفادەمە بۆ گۆڕینی سیستەمی تەندروستی بەڵام تۆ بۆ دوورە ڕۆی بڕۆ بۆ ئێران بڕۆ بۆ تورکیا ئەوە ئێستا لە عێراق بەداخەوە ئێمە پێشترە ماون لە عێراق پێشکەوتوترین بەڵام لە عێراق لەوە تقریبان چەند ساڵێک کە بیمەی تەندروستی قانونی زمانی تەندروستی دەستی پێ کردووە نزیکەی تا ئێستا ئەوەی من ئاگادار بم نزیکەی 500,000 زیاتر هاوڵاتی بەشداری ئەو زەمان سەحییان کردووە یعنی کە ئەمە دەستکەوتێکی گەورەیە یعنی تۆ وەکو باسم کرد تەجروبەمان هەیە لە ئێران هەیە لە تورکیا هەیە هاوڵاتی بیمەی تەندروستی هەیە دەفتەرێکی زەمان سەحی هەیە کە نەخۆش کەوت بۆ هەموو کەس دەکرێت ئەوە پێویستە بۆ هەموو کەس بکرێەوە ساوەی لە عێراق دەستی پێ کردووە پۆلێن کراوە یعنی تۆ بێ لە ئێستا لە عێراقا کۆمپانیای تەمین سەحی کەرتی تایبەتی شەیە بەڵام حکومەتیش خۆی مدیریەتێکی دروست کردووە کە پێڵێن مدیریەتی زمانی سەحی بەسە لەسەرەوەی حکومەتەکە بکەین بڵێ چونکە باسی ئەهلیەکە بکەین تاکید حکومەت ئێرەم کۆمپانیایەکی بۆ دروستەکە بڵێ مانگانە ئاڵێ بۆی ساغ و سەلامەت شتێ پارەمان لێ کێشێتەوە ئیتر دوایش کە نەخۆش کەوتین بچیتە نەخۆشخانە هەلێکانەوە بەتاشیت بڵێ دکتۆر ئەوەی حکومەتەکە چۆنەوەی بەختە ئەوەی بەغداد ئێستا ئەوە چەند ساڵێک کە دەستی پێ کردووە مدیریەتێک دروست کراوە مدیریەتی تەمین سەحی یعنی قانونێکیان کردووە قانونی زەمان سەحیە لە 2020ەوە وردە وردە لە زۆربەی پارێزگاکان وا خەریکن هاوڵاتی بەشداری ئەم بەرنامەی تەمین سەحیە بکە ئەم بەرنامەیە چۆنە یعنی سندوقێکی زەمان سەحی دانرێ لەلایەن حکومەتەوە هاوڵاتی ئەوەی مۆزەفە یان حتا ئەوەی کرێکارە لە کەرتی تایبەت ئیژەکە مانگانە بڕەپارەیەگەدا بڕەپارەیەکی خۆی بە پێی فیئەکان جیا کراوەتەوە لەوێ بەپێی موچەکەت یعنی هاوڵاتیەکە موچەکەی 500,000 لەوە چێ مانگانە 15,000 دینار بە هاوڵاتیەکێک ترکە پلە باڵاکانە موچەی زیاترە پارێک زیاترەدا وە جۆری تەمین سەحیەکەش جیاوازە دیاری کراوە یعنی ئەمە دەستکەوتێکی گەورەیە بەڕاستیە بۆیە حکومەتی هەرێم وەزارەتی تەندروستی وەکو باسم کرد نازانم ئێمە وەزارەت لە دوای وەزارە دەگۆڕێ نەکەرتی تەندروستی گشتی و تایبەت جیاکەنەوە نە بیمەی تەندروستیەکەن یعنی وای لێ هاتووە بەس نەخۆشخانە حکومیەکان داخرێ و تەنها نەخۆشخانەی ئەهلی بکرێتەوە لە عێراق ئەم تەجروبەیە دەستی پێ کردووە پێویستە حکومەتیش قانونەکانیان هەیە هەموو سنووقی زمانی سەحی دانراوە یعنی ئەو پارەیە کە درێ لەو سنووقەیە دانرێ مدیریەتێکەیە ئێستا پارێزگا دەستیان پێ کردووە کە هاوڵاتی هەر بە ئۆنلاین بەشداریەکە لەم زەمان سەحیەکە مانگانە بڕێ پارەی کەمەدا بەڵام کە نەخۆش کەوت ئەچێتە نەخۆشخانە هەموو شتێکی بۆ بکرێت بەبێ بەرامبەر هەموو بەبێ بەرامبەر هەموو شتێکی بۆ بکرێت چونکە ئەو تەمین سەحیەکەدا خۆی پێناسی تەمین سەحی چۆنە تۆ هاوڵاتی بڕەپارەیەکەدا بڕەپارەیەکی زۆریش نییە مانگانە ئەیدا لە کاتێکا کە نەخۆش نییە کە نەخۆش کەوت لەو سنووقە هەرچی پێویستە بۆ یەکرێت لە نەشتەرگەری بێ لە دەرمان بێت لە زۆر نەخۆشیەکان لەو پارەی کە یاوێتی بە سنووقی تەمین سەحیەکە خزمەتگوزارە تەندروستیەکانی هەمووی بۆ وەکرێ یعنی ئەمە بەڕاستی شتێکی گرنگەوە عێراق خەریکە پێش ئێمەکەوێت لە زۆر بواری ترا بەڵام وەکو باسم کرد لای ئێمە من تا ئێستا چەند وەزارەت گۆڕاوە یعنی سەیرە نەیانتوانیوە ئەم زەمان سەحیە دروستکەن لێرە یعنی لە عێراق کۆمەڵی کۆمپانیای تەمین سەحی کەرتی تایبەتیش هەیە هاوڵاتی خۆی سەرپشکە بێ یعنی هاوڵاتی کە ساتەژر کە قسەی تیاکەین ئێمە خۆشبەختانە هێشتا کەرتی تەندروستی خۆمان ئەکرێ بڵێ هێشتا باشترە لە ناوچەکانی بەغدا و خوار و بەڵێ یعنی هێشتا قسەکەمان لە خەمخۆریە بۆی کە ئەوەی هەمانە لە دەست نەچێت چونکە ئێمە بەرەوە چینەوەی هەشمانە لە دەستی بین یعنی کەرتی گشتیمان بەرەو دوا بچێ ئەگەر نا خۆشتتان چرکە ساتی قسەی تیاکەین هاوڵاتیانی ئەوێ ڕۆکەنە نەخۆشخانەی هیوا بۆ نمونە وەکو نمونە ڕۆکەنە نەخۆشخانەکانی ئێمە بەڵام ئەگەر وا بڕوە
ئەوان پێشەکەون بە خێرایی و ئێمە دواکەوین بەڵێ ئێمەوەی هێشمانە نامێنێ منیش ئەوواڵم بەڕاستی یعنی ئێمە ناڵین کەرتی گشتی لای خۆمان بەتاوی پەککەوتەوە بەڵام بەم شێوەیە بڕوە ئەو نمونە جوانەی هەمان بوو بەڵێ بەڵێکە نامێنێ یعنی وا بڕوە نەخۆشخانەی واش پەکیەکەوێت تۆ میزانەیەکی نەبێت پارەیەک نەبێت یعنی ئامێری پزیشکی بۆ دابین نەکرێ وردە وردە من پێ دەڵێم پێش 2-3 ساڵ لەمەوبەر هەمومان نەزانین پێش 3-4 ساڵ لە سلێمانیا ئەوەنە نەخۆشخانەی ئەهلی نەبوو یعنی کە بایکۆتێکە کرا لە کەرتی تەندروستی نەخۆشخانەی ئەهلی نەبوو فریاکەوتنی هەبێ تەنها نەخۆشخانەی شۆڕش هەبوو کە فریاکەوتنەکە لەوێ ئیژەکرا بەڵام وردە وردە ئەم قەیرانانە وای کرد جا نازانم قەیرانانە حکوومەت خۆی دروستیەکە بەڕاستی خۆی ئێوێ کەرتی گشتی نەمێنێ یعنی ئەم قەیرانانە وای کرد کەرتی تەندروستی خەریکە بەرە و داڕوخانە ڕوە دکتۆر دەڵێن بۆ بینایەکی نوێی نەخۆشخانەی ئەهلی کۆمەڵێ نەخۆشیشی بۆ دۆزنەوە ینی بۆی کە بەڵێ بەڵێ بەداخەوە یعنی زانی چۆنە ئەم فەوزایی کە هەیە لە کەرتی تەندروستی وای کردووە و پارەی حکوومەتیش سەرفیەکە لە کەرتی تەندروستی هەمووی بە هەدەر بڕوە بۆچی یعنی تۆ ئێستا لە نەخۆشخانە ئەهلیەکان هەر ئەو مۆزەف و کارمەندە تەندروستی و پزیشکانەی لە نەخۆشخانەی حکومین بەیانیان ئەچن لە نەخۆشخانە ئەهلیەکانی ئیژەکەن یعنی لەبەر نەبوونی موچە و لەبەر ئەم تۆ موچەی نایەتێ ینی تۆ موچادەی بە دکتۆرێک بە کارمەندێک بەڵام سیرەکەی لەبەرەوەی وەزعەکە خراپە یعنی وەزعێکی دارایی خراپەیە کارمەند و دکتۆرەکانش ئەچن لە نەخۆشخانە ئەهلیەکان یعنی تۆ موچادەی بە دکتۆر و کارمەند بەڵام ئەچێ لە نەخۆشخانەی ئەهلی خزمەت دەکات یعنی وا تێکەڵ بووە یعنی ئەم تێکەڵکردنەش زۆر من بەلامەوە سەیرە یعنی چەند وەزارەتیم بوو وەزاری تەندروستی نەیتوانی کەرتی تایبەت و گشتی جیا بکاتەوە شتێکەوە نەقورس نییە بێ جیا بکرێتەوە با من پرسیارێ بکەم ئایا مە کارێکی ئەوەندە قورسامە جیا بکرێتەوە خۆ لەسەر تاقسەکان تاوتی لە هەموو دنیا کەرتی ئالی هەیە هەڵکێک پارەی هەیە ئاساییە دەچێتە نەخۆشخانە ئالیەکان ئەنێمە لە هەموو دنیای ئاساییە و ئەم جیاوازیە کە هەیە لە هەموو ژیاندا خەڵک خۆی ئازادە بە پێی ڕشتی مرۆڤایەتی هێروا بووە لەوەتی هێروا بوو هەرواشە بێ ڕاستە ینی خەڵکێگەیە پارەدارە چێتە ئەوانە بەڵێوە لێرەش ئاساییە ئەمە بەس ئەوی گرفتەکەی تۆ کەرتە گشتیەکان خەریکە نامێ کارەکە وەندە قورسە بەڕای من کارەکەەوە نەقورس نییە یعنی ئێمە وەکو باسم کرد پێویست ناکە ئێمە بچین تەجروبەی وڵاتێکی ئەوروپی بێنین زۆر جار حکوومەتەکانی ئەم بەڕاستی وەکو لە سیستەمی خوێندنەکانە سیستەمی سویدیێنن یا ئەوروپی هێن ئێستا بڕۆ لە ئێران بەرنمەیەکی جوانی بیمەی تەندروستی هەیە خەڵک دەفتەری هەیە ئەتوانی ئەو بەرنمەی ئێران جێبەجێ بکەیان لە تورکیا ئەم بیمە تەندروستی یعنی هاوڵاتیەک من برادێک باسی کرد کە لە جەزیرەیە ناحەیەکە لە باکووری کوردستانە یعنی وتی $50 مابوو $50 وەکو تەمین سەحی کاچی بۆ وڵاتە وتی تووشی ڕووداوێک بووم لەو ناحیە و جەزیرە بردیانم بۆ خەستەخانە لەبەرەوەی و تەمین سەحیەمەیە هەموو شتێکیان بۆ کردم سیتیسکان و ئەمارای و یعنی ئەوەی پێوی ئەوەی هەبوو بۆیان کردم بۆ $50 کە ئەو تەمین سەحیە داوێتی هەموو شتێکی بۆ کرا لە ناحەیەکە ناحیە یعنی ئێمە بەڕای من وەزارەت تەندروستی هەج وەزیرێکی تەندروستی ئەم جارەکە ببێ بە وەزیری تەندروستی ئەگەر نەتوانێت ئەم کەرتی تەندروستیە باش بکە یعنی فەشەلی هێناوە بەڕاستی یعنی تۆ ئەوەنەش قورس نییە یەکەم تۆ کەرتی تایبەت و گشتی جیاکەیتەوە دوای ئەوە ئەم بیمەی تەندروستی ئەم زەمان سەحیەکە لە عێراقیش هەیە قانونەکان هەیە ئەتوانی ئەو قانونی بیمەی تەندروستی لە عێراق هەیە لێرەش جێبەجێ بکەیت یعنی بۆ چاوەڕێی ئەوە ئەمە هەر پێشیان بکەوتینە وایە ئەمە زیاتر پێشکەوین ئێمە ناڵم شانازیمانە کرد کە سلێمانی لە کەرتی تەندروستی گشتیە یەکەمە بەڵام خەریکە وا عێراق لە دروستکردنی نەخۆشخانەی گشتیە نەخۆشخانەی گەورەی حکومی ئەکرێتەوە وا خەریکە لە زۆربەی پارێزیەکان ئەم بەرنامەی بیمەی تەندروستیە جێبەجێەکرێ بەڵام ئێمە ئەبێ فریا بکەوین یعنی بەڕاستی ئەگەر فریا نەکەوین کەرتی گشتەکە نینە خوارەوە و کەرتە گشتەکەش لە کەرتی گشتی لە دەزەدەین و یعنی ئەم تێکەڵیەش زۆر خراپە بەڕاستی بۆ دەردانی یعنی سامانی گشتی ئەم وڵاتە بەڕاستی سپاس دەکەم دکتۆر سپاس بۆ بەشداریکردن سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بێگومان بەڵێم لە خەمخواری بەڕێزی شێت هەمومان یەک خەممانەیە وەژەوەیە کە
ئەوەی کە شانازیمان پێوا کرد هەروە بمێنێتەوە بەڵێ. کارتی تەندروستی ئێمە زۆر پێشکەوتوو بوو کارتە گشتێکە بەڵێ. ئەلێکە ژەر هەبوو ئاساییە بەڵام نەکردە گشتێکە نەمێنێ و ئەمووی بکرێت ئێستاش ئەگەر فریا بکەون بەڕاستی یعنی ئێمە لە ڕووی زانستی و لە ڕووی سەرمایی مرۆیی پزیشک و ئەوانەوە یعنی بەڕاستی پێویستمان بۆ نییە نەخۆش بچێتە ئێران و وڵاتان یعنی شانازی بەوەکەین کە پزیشکان و کارمەندانی تەندروستی یعنی پزیشکان لەم قەیرانەش لە ڕووی علمی و زانستیەوە هەوڵی خۆیان داوە یعنی زۆربەی ئەو نەشتەرگەری یعنی ئێستا لە سلێمانیا زۆربەی چارەسەر و نەشتەرگەرەکان لە نەخۆشخانە ئەهلەکان بەردەستە بەڵام تۆ بێ ئەم سەرچاوە مرۆیە ڕێک بخەیتەوە فریای کەرتی گشتی تەندروستی بکەوی. بەڕێز دکتۆر ساڵح خەشانیان دامێن جومنی باڵای سندیکای پزیشکانی کوردستان سپاس دەکەم. زۆر سپاس بۆیەوە دەستان خۆش.